سڵاتان لەبێت نازەنین گۆرانم ئەمڕۆ لە پارێزگای نەجەفم لە مەزارگەی ئیمام عەلی بۆیە بەم شێوازەش دەمبینن چونکە لە هەموو شوێنێکی ئەم پارێزگایە پێویستە ئافرەت باڵاپۆش بێت. ڕەنگە لێرەش بە ئازادی نەتوانین گفتوگۆ لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکەین، بۆیە دەچینە لای میوانەکەمان لە شوێنی کاری خۆی کە شوێنێکی داخراوە گفتوگۆ لەبارەی هەڵبژاردن دەکەین و گوێ لە گەنجانی ئەم شارەش دەگرین با بزانین چۆن بربژێری خۆیان بۆ پەرلەمانی عێراق دیاری دەکەن. ناوم سارە عامر مەهدیە، خەڵکی پارێزگای نەجەفم و تەمەنم 24 ساڵە. ساڵی 2021 دەنگم نەدا چونکە بایکۆتم کردبوو، ئەم ساڵ بڕیارم داوە دەنگ بدەم. سارا باسی خوێندنتم بۆ بکە لە چ قۆناغێکی هەروە باسی کارەکەت لێرە بکە، ماشەڵڵا شوێنەکە زۆر جوانە. ئێستا لە پەیمانگەی هونەرە جوانەکان قۆناغی دووەمم. باشە لێرە وەک باریستا کار دەکەم و لە هەمان کاتیشدا ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی و پەرەپێدانی خودم، هەروەها ڕاهێنانی منداڵان و گەورە ساڵان دەکەم لە وەرکشۆپی ڕۆشنبیری و گەشەپێداندا. باشە با زیاتر باسی گەنجان بکەین. ئەمڕۆ گەنجانی نەجەف بە تایبەتی کچان پێویستیان بە چییە؟ پێویستیان بە کاری زیاتر و هەلی کاری زیاتر هەیە. لە هەمان کاتدا ڕەنگە پێویستیان بە ئازادی تەواو هەبێ، چونکە کەمتر دەچنە دەرەوە. دەڵێن بۆ نمونە ترسین شتێک ڕوو بدا، هەروەها ئاسایش، چونکە ئەو ئاسایشە نیە کە ئازادی تاوامان بۆ دابین بکات. باشە با پێکەوە کار بکەین، هەم لەگەڵ کارکردن قسەش دەکەین. وەرە با بڕۆین. پێشەوەی دەست بکەین بە کارکردن، من پرسیارێکم لێ کردی باسی هەلی کارت کرد. گەنجان ئەمڕۆ پێویستیان بە هەلی کارە. هەلی کار لە نەجەف چۆنە؟ لە نەجەف هەلی کار لە کەرتی تایبەتدا هەیە، بەڵام لە ڕووی دامەزراندن و کاری حکومیەوە ئەو شتانە زۆر کەمە، زۆر بەدەگمەن هەند لە نەجەفە. زیاتر باسی پشگیری گەنجان دەکەین، بەڵام بێگومان بابەتی سەرەکی هەڵبژاردنە کە ئەوە شتێکی گرنگە. تۆکی هەڵدەبژێری بۆ گۆڕینی داهاتوی خۆت و داهاتوی پارێزگاکەت. یعنی پرسیاری یەکەمم بۆچی لە ساڵی 2021 دەنگت نەدا؟ پێم وە بوو کەس نایە گۆڕانکاری بکات و هەر هەمان کەس دووبارە بێتەوە. ئەو بیرکردنەوەیە چۆن گۆڕە؟ گۆڕە چونکە زۆر کەسمان هەیە لە بواری خۆمان کار دەکەن، چالاکوانی مەدەنین هاتوونەتە نێو بواری سیاسیەوە. بۆیە زۆر لە چالاکوانەکان ماشەڵڵا خۆیان بربژێر کردووە کاتێک دەتەوێت دەنگ بدەیت بەڕاشکاوی دەڵێ دەنگ بەکێ بدەم، چونکە هەمویان دەناسم. یەکێک برادر ئەوەی دیکە ناسیاوە، واتە ئەم ساڵ کەسی زۆر باشمان هەیە. واتە تۆ دەنگیان پێدەدەیت لەسەر بنەمای ئەوەی کەدایان ناسیت، ناسیاوی تۆن، یان لەبەرەوەی دەزانیت ئەو کەسایەتیە یان ئەو کەسە بۆ پۆستە گونجاوە. گونجاوە لەو ڕۆوەی کە ئێمە هاوڕێین، ئێمە وەک چەند پێکەوە دەچینە دەرەوە و باسی زۆر شت دەکەین، بۆیە دەزانین کە ئەو کەسە لە گەنجانەوە نزیکە، لە بیرکردنەوەمانەوە نزیکە، ڕەنگە بتوانێت گۆڕانکاری بکە، هەلی کارمان بۆ دابین بکە، یان ئەو شتانەمان بۆ دابین بکە کە پێویستمانە، بۆ نمونە لە ڕووی خوێندنەوە یان نووسراوی فەرمیەوە. باشە با کار بکەین. من چۆن هاوکاریت بکەم؟ ئەمەد بۆ بێنمە ئێرە؟ باشەتەوە. باشە ئەو کەسەی کە دەنگی پێدەدەیت پێویستە کەسێکی چۆن بێت؟ پێویستە دەستپاک و نزیک لە گەنجان بێت، چونکە ئێمە وەک گەنج پێویستمان بە پشگیریە، پێویستمان بە کەسێکە کە پاڵپشتیمان بکە، واتە پێویستمان بە کەسانێکە کە دەنگی گەنجان بن. ئەمڕۆ هۆشیاری گەنجان لە هەڵبژاردننی بربژێر و دەنگداندا چەند گرنگە؟ هۆشیاری گەنجان زۆر گرنگە. نابێت ئێمە هەر لە هەمان بازنەدا بسوڕێنەوە، با واقعی بین. ئەگەر دەنگ نەدەین هەمان بازنە دووبارە بێتەوە، واتە هەمان ئەو کەسانەی پێشتر براوە بوون دیسانەوە دەبنەوە و هەمان خولانەوە دووبارە بێتەوە. ئەگەر دەنگ بە کەسانی نوێ بدەین یا کەسانێک کە پێشتر نەیان بردوێتەوە یا هەرگیز دەرفەتی خۆبەربژێرکردنیان بۆ نەڕەخساوە و لە هەمان کاتدا لە ئێمەوە نزیکن، ئەوە بێگومان ئەگەر دەرفەتێک هەبێت دەبنە دەنگی ئێمە، ئەوان بۆیە دەنگیان پێدەدەین. باشە ئەو بەڵێنانەی کە بربژێرەکان دەیدەن تۆ چۆن دەزانیت کامل لەوانە بەڵێنە ڕاستەکەیە؟
من هەرگیز باوەڕ بە بەڵێن ناکەم چونکە بەڵێن تەنیا قسەیە وەک کەمێک پێشەستا باسمان کرد زۆربەی ئەوانەی کە قسە دەکەن دەڵێن من دەیکەم هەموو تەنیا قسەیە ئێمە بتمانەمان بە کردار بوونی خۆی دەسەلمێنێت قسە هیچ ناگۆڕێ چه بەرنمەیەکی هەڵبژاردن وا دەکات سارا بڵێت مادامەم کەسە ئەم بەرنامەی هەیە دەنگی پێدەدەم یەکەم شت ئەوەیە کە گەنجان پشتگوێ نەخات ئەمە خاڵێکی سەرەکیە چونکە ئێمە وەک گەنج پێشکەوتوین نەوەیەکی هۆشیارین وەک جاران نین ئەم نەوەیە پێویستە دەنگ بەو کەسانە بدا کە خۆمان دەمانەوێت باشە باش شتێک ببین و بچین دابنیشین هەم شتێک بۆ خۆینەوەم زیاتر قسە بکەین حەزت لە چییە؟ بەخوا ئاساییە با کێکێک ببین لەگەڵ خۆمان هەروەها فستق باشە سارا بە گشتی چاودێری کارەکانی پەرلەمانت دەکرد؟ بەڵێ بێگومان ئەمە بواری کارکردنی ئێمەیە بۆ نمونە یاسای باری کەسێتی تۆ ئاگاداری بووی؟ بێگومان دەربارەی دەزانم و لەسرم خوێندوێتەوە هەم کۆنەکەم و هەم نوێیەکەم خوێندوێتەوە تۆ لەگەڵ یاساکە بووی؟ نەخێر بەڕاشکاوی دژی یاسا نوێیەکەم بۆچی دژی یاساکە بوویت؟ چونکە ئێمە وەک موسڵمانی شیعە ڕەنگە ئێوە ئەمە بزانن یان نا خاتو فاتیمەی زەهرا خوای لێی خۆش بێت لە میراتی بێبەش کرا کە فەدەک بوو ئەویش باخێک بوو بە ناوی فەدەک ئەگەر بزانن لە سعودیا هەیە و ناوی فەدەکی زەهرایە ئەو لەمە بێبەش کرا و خۆی گەورە نەفرەتی لێکردن ئەو باخە خوورمایی تێدا بوو گەورە بوو خەڵک سەرسام بوون پێی چۆن خوورما بەم قەبارەیە هەیە بە قەبارەی سێوێک چۆن خوورمای وا هەیە و ئەو خوورمایە وەک بەردی لێهات بۆیە نەفرەتیان لێکرا و باخەکە هێشتا ماوە باشە چۆن دەبێت لە یاسای باری کەسێتیدا ئافرەت لە میرات بێبەش بکرێت ئەمە خاڵی دووەم بێگومان ئەم بابەتە دەنگدانەوەی دەبێت چونکە خەڵکانێک لەگەڵ یاساکەن بە تایبەتی پیاوان چونکە دەزانم ئەم بابەتە دەنگدانەوەی دەبێت لە یاسای باری کەسیدا ئێمە وەک ژن و دایک ئافرەتێک لە هاوژینەکەی جیا دەبێتەوە چونکە شەڕی لەگەڵ دەکات و لی دەدا بەڵام یاسا دادپەروەر نییە لەگەڵی ئافرەتەکە پەنا بۆ یاسا دەبات دوای ئەوە پەنای بۆ یاسا برد ئەگەر لەگەڵ خانەوادەکەی و منداڵەکانی دابژی دوای 7 ساڵ ئافرەتەکە لە منداڵەکانی بێبەش دەکرێت ئەی پیاوەکە چۆن نەتوانێت پەروەردەیان بکە باواقعی بین تۆ خاڵێکت باس کرد بەڕاستی مەحاڵە منم پرسیارە لە هیچ کەسێک بکەم کە ئایا سونەیت یان شیعە چونکە هەست ناکەم پرسیارێکی گرنگ بە تاوەکو بپرسم بەڵام تۆ باست لەوە کرد کە ئێمە وەک موسڵمانی شیعە خەڵکانێک هەن وا بیر دەکەنەوە کە ئەوانەی دژی یاساکەن سونەن یان دژایەتی شیعە دەکەن باوا بڵێن تۆ چۆن بیر لەم خاڵە دەکەیتەوە لە کاتێکدا تۆ ئەمڕۆ دژی یاساکەیت و شیعیت دەزانی کێشەکە چییە؟ ئەو کێشەی من لەوانم بینیوە ئەوانەی لەگەڵ یاساکان سەید و مەلایەکان و شێخەکان یاساکەیان قبوڵە بەڵام ئێمە وەک ژنان ئەو ڕۆژە پۆستێکی ئافرەتێک سەرنجی ڕاکێشام دەیگوت من شیعەم ژنێکی شیعەم کچەکەم لەگەڵم دەژی و منداڵەکانیان لێ سندەوە سەرڕای ئەوەی شیعەم بەڵام ڕوو لە یاسای حەنەفی دەکەم چونکە پێم وایە ئەوە یاسا گونجاوەکەیە باشە سارا چی دەربارەی بودجە دەزانیت؟ بودجەیەک هەیە لەلایەن پەرلەمان یان سەرۆکایەتی وەزیرانەوە پێشنیاز دەکرێت و دیاری دەکرێت هەموو پارێزگاکان دوای هەڵبژاردن باشە ئەو بڕا پارانەی کە لە پەرلەمان باسی دەکەن بۆ نمونە با باسی پارێزگای نەجۆف بکەین ئێوە لە خزمەت گوزارەکان دەیبینن؟ نەخێر بەڕاشکاوی نایبینین بۆچی چونکە زۆر بەدەگمەند دەڵێن ئەمڕۆ پردێک دروست کرا باشە کوا پردەکە تەواو بوو بۆچی کارکردن تێیدا چەندین ساڵ بەردەوام دەبێت باشە حەز دەکەم پێکەوە تەماشای وێنەیەک بکەین پێکەوە بزانین ئەم شوێنە کوێیە ئاسایی ئەگەر نەتزانی بڵێ نازانم یان ئەگەر دەزانیت کوێیە پێم بڵێ دەزانیت ئەم شوێنە کوێیە؟
ڕاستیەکەی زۆر شوێنی لەم شێوەیە هەن بەڵام بە دیاریکراوی نازام کوێیە. حەز دەکەیت ئەم شوێنە لە نێو عێراقا یان لە دەرەوەی عێراقا؟ لە ناو عێراقدا هەمانە، ڕەنگە هەولێر بێت، ڕەنگە ئەم شوێنە ڕەنگە دەرەوەی عێراقیش بێت، بەڵام ئێمە باڵەخانەی جوانمان لە هەولێریش هەیە. ڕاستە ئەم شوێنە هەولێرە، یعنی شوێنی نیشتە جێبوونی جوان هەن. ئایا ئەو خزمەت گوزاریانی لە هەولێر دەیبینیت لە نەجەفیش دەیبینیت؟ نەخێر، بۆ نمونە لە ڕووی کات بەسەربردنەوە ڕەنگە کەسانێک لە مێشکی خۆیان ئێستاوا تێبگەن دەمانەوێ ئازادیەکانی ئافرەت و ئەو شتانەی لە هەولێر هەیە بەو سنوورەوە لای ئێمەش هەبێت. نەخێر، ڕاستە ئێمە سنوورمان هەیە، بۆ نمونە لە ڕووی پیرۆزی پارێزگاکەوە من لەگەڵ ئەم بابەتەدام، چونکە لە هەولێر هەموو ئاین و تایەفەکان دەژین لەسەر ئەم بابەتە ڕێکین، بەڵام ئێمە لە ڕووی کات بەسەربردنەوە شتی سروشتی یا مۆڵەکان بەگشتی نیمانە کە ئەم شتانە جوانن. باشە ئێمە تەواو بووین، بەڵام حەز دەکەم پەیامەکەت بۆ ئەو بربژێرەی دەنگی پێدەدەیت و بۆ پەرلەمان بەگشتی ببیستە. ئەمڕۆ تۆ وەکو سارا چیت لێیان دەوێت؟ پەیامم بۆ بربژێرەکان یا بۆ پەرلەمان ئەوەیە کە دادپەروەر بن لەگەڵ ئافرەت، چونکە ئێمە زۆرترین کەسین کە لە ماوەی ڕابردوو ستەممان لێکراوە لە ڕووی دادوەریەوە بێت یان لە ڕووی ئاسایشەوە، وەک دەڵێن نەرم بن لەگەڵ شوشەکان. ئێمە دەزانین کە زۆرترین چین کە ستەمیان لێکراوە ئافرەت و منداڵن.